الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشك برابر رزكانم لخزمتنا لبرنامجي تازوني لبرنامج كناري آرامي بخزمتنا قموا لا باس يقل باس قرنجا كان براستي كأما تامو لذتي زور زور يا مسلمان براستي خوشي دنياي إنسان لەوەیایە لەو کارە گەورەیایە کەویش بریتیە لە شەو نوێش تا مەزروبوون بۆ کردنی شەو نوێش. الله ئەکبەر لەم عیبادەتە چەند گەورەیە، سبحان الله. عیبادەتێک پڕاوپڕ لە خۆشی، پڕاوپڕ لە ئارامی، پڕاوپڕ لە ئاسوودەیی دڵ و دەروون، پڕاوپڕ لە ئەجر و پاداشت، پڕاوپڕ لە ئولف ئونسێک تەنیاییەک کە بەڕاستی لەگەڵ خوای خۆی ئینسان مناجاتەکە، نوێژەکە، ئەپاڕێتەوە، قورئانە خوێنێ لە شەوێکی تاریک کە خەڵکەکانەمیان خەوتوون. خوای گەورە و باڵا دەست دەفەرمێت تەتەجافا جونوبهم عن المضاجع يدعون ربهم خوفا وطمعا ومما رزقناهم ينفقون. باسی خەڵکمان بۆکە خەڵکێکی باوەڕدارەیە کە لە جێگا گەرم و نەرمەکەی خۆیان دوورەکەونەوە، خەوفەن یەدعونە ڕەبەهم لە پەروەردگاری خۆیان ئەپاڕێنەوە، خەوفەن وەطەمەعن نەوەک خوا بیان خاتە دۆزەخ، نەوەک خوا سزایان بە، وەطەمەعن بە تەماحی بەهەشت، بە هیوای بەهەشت. ئاوا بۆ شێوەیە لە خوای خۆیان ئەپاڕێنەوە لەو نیوە شەوەیە. ومما رزقناهم ينفقون ولوشي كخوابي ياون أبخشن فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين جزاء بما كانوا يعملون. نفسك شوزاني خواهي قولت شي بو آماده كردو لقيامت لتشاو روناكي لأوي كتشاو بيبيني حسبك مثلا بيبيني لرجي قيامت خواهي قولت همو أواني بو داناون جزاء بما كانوا يعملون لباداشتي ويكا براسي كردو ويشاكيان كردو. أو كسيك متقي لخواتر سخلكي كشون يجك براستي. خواي قرر فرمي إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين كانوا قليلا من الليل ما يهجعون وبالأسحار هم يستغفرون. أفرمي براسي كساني مسلمان كساني متقي لخواترس لو لكوية لبهشتان يكن كاني أو بناو بجيريانا أروا آخذين ما آتاهم ربهم أوي كخواي قورو بالا دست بيا ونليه بخشن. أوانا كسيك بون بيشتري جر چاك بون كسيكي محسن وچاك كارن بو صفتي أنواع كانوا قليلا من الليل ما يهجعون كم يقلش وخون سبحان الله وبالأسحار هم يستغفرون. ولا سرتاي بيجوي بقن ببياني لكوتاي شوا لبارشوا داوي أستغفر الله بارنا ولا خواي جورا كان بوشي لبري بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ينزل ربنا كل ليلة إلى سماء الدنيا هم شوي خواي جورا ديتا أسمان الدنيا هم شوي حين يبقى ثلث الليل الآخر كاتك النيوي يا بمعنايكي ترسيكي شو بشي كوتاي أمينيتوا يعني شو لدواي نيوجي مغربة و تاكو نيوجي بياني بكي بسيبا شو بشي كوتاي چەنەمێنێتەوە ئەلەو کاتەیە خوای گەورە باڵا دەست دێتە ئاسمای دنیا فەرمێ من يدعوني فأستجيب له کێ هەیە لێم پاڕێتەوە من دوعاکەی قبوڵ بکەم. لەو کاتانە خەڵکی خۆی ئەپاڕێتەوە نوێژەکە. ومن يستغفروني فأغفر له کێ هەیە داوای لێ خۆشبوونم لێ بکا من لێی خۆش بم. وبالأسحار هم يستغفرون ئەلەو کاتانەیە بەڕاستی لە ئەسحارە لە بەرەبەیانە خەڵکێک لە پارشێوە ناخەوێ وەکو ئێمە
بەڵکو لە خوای گەورە و باڵا دەست ئەپارڕێتەوە. پاشانە فەرمێ خوای گەورە و باڵا دەست ئەمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. ئایا و کەسێک کە قانیتە بە بێدەنگی وەستاوە بۆ خوا نوێژەکە لە نیوەی شەوە سوژدە ئەبە بە پێوە وەستاوە يحذر الآخرة لە قیامەت دەترسێ ئاگاداری قیامەتێتی چۆن ئاوا هاتوۆتە ئەم دنیا لەدایک بۆ ڕۆژێکیژی ئەڕوا بەرەو قیامەت بەرەو گۆڕ خوا ئیزانە چەند هەزار ساڵ لە گۆڕا بێ چەند هەزار ساڵ لە مەحشەرە بێ چەند لە بەهەشتە بێ خوا ئەگەر بەهەشتی باتێ يحذر الآخرة ئاگاداری قیامەتی خۆیەتی ويرجو رحمة ربه ئالەو نیوەشەوە داوای ڕەحمەتی پەروەردگاری خۆیەکە. سبحان الله. أبو أمامي باهلية فرمي پیغمبر صلى الله عليه وسلم حديثي كي فرموي عليكم بقيام الليل دسم دامي انتان شو نيشكن بو فإنه دأب الصالحين قبلكم بالراسي أو عادة خور روشتي بياو چاكاني بيجيو بو وقربة إلى ربكم نزيك تانا كاتو إلى خواو أي بياو أفرتاني مسلمان شو نيش بكن نزيك تانا كاتو إلى خواو وقربة إلى ربكم مكفرة للسيئات گوناح دێ گوناحی بێشمار و زۆر دێ ئەو شەونێژە خوای گەورەی کە تەمایی سڕینەوەی و گوناحانە ومنهات علی الإثم و هەروەها وا لێ ئەکا کە بەڕاستی تۆ گوناح نەکەی یعنی ئێمە شەونێژ ناکەین بۆیە زۆر گوناحبارین بۆیە گوناح بەلامان و ئاسایی بووە ئەگینا دەوەرە لەگەڵ خوای خۆتە بەو شەوانە بپارڕێرە و مناجات کە و نوێژ بکە و لە بچۆرە سوژدەوە شەرمەکەی و کاتەکە گوناحکەی چکە ئەزانی کە خوای گەورە ئاگای لێتە. حەسەنی بەسری پیانوت ئەی ئیمام بۆچی و کەسانی کە شەو نوێژەکەن دەم و چایان ئاوا نورانی و جوانە فەرمی لەبەرەوەی کە لە نیوەیەکی شەوە کەس دیار نییە لەگەڵ خوای خۆیان مناجاتەکەن خوای گەورە لەو نوری خۆی پێبەخشیون. بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لە بەهەشتا چەندین غورفە هەیە چەندین ژوور هەیە لە دەرەوە ناوەوە دیارە لە ناوە دەرەوە دیارە یعنی وەکو چۆن ژوورێکی شوشەی جوان چەند جوانە ئەبێ ئەوەی کە خوا دروستی کردو لە بەهەشت بێ و ئاوا هەڵواسرا بێ و بە بەرزیەوە بێ چۆن بێ خوا بۆ کێی داناوە ئەعەدەها الله لمن ئەطعم الطعام بۆ کەسێک کە خواردنەیە بە خەڵک ئەبەخشێ وألان الكلام وقسەی نەرمونیان و جوانە وتابع الصيام ڕۆژوو لە دوای ڕۆژووە گرێ ڕەمەزانە گرێ شەشەڵانی ژەگرێ عەرەفە ژەگرێ محەڕەمی ژەگرێ دووشەمە و پێنجشەمانی ژەگرێ سیانزە و چواردە و پانزەی مانگی عەرەبیەکانە گرێ وەصەلە والناس نیام شەو نوێژەکە خەڵک خەوتون خوای گەورە بۆ ئەوانەی داناوە غۆرفانە لە بەهەشتا وێ بەڕاستی ئەمە تامەزرۆیەکە یعنی بۆ ئێمە ئەبێت تامەزرۆ بین بۆ ئەم کردەوە چاک و گەورەیە کە هەموو شەوێ دووبارە بێتەوە بەڕاستی. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم کە جبریل ئاو بۆ لای فەرمی یا محەممەد ئەی محەممەد عیش ما شئت فإنك مفارقه بژی عیش ما شئت فإنك ميت بژی بەڵام ئەمریت وأحبب ما شئت فإنك مفارقه کێت خۆشەوێ خۆش بێ بەڵام بەجێ یەڵی واعمل ما شئت فإنك مجزي به وهروها عمليش چییە کەی بیکە بەڵام بەخوا پاداشتە یێریتەوە حساباتی لەسەرەوە عەمەلانە. پاشان فەرمووی واعلم أن شرف المؤمن قيام الليل گەورەی مسلمان بەڕێزی مسلمان لە شەو نوێژەکەیەتی شەو نوێژەکەیەتی لەبەرەو شەو نوێژکە وعزه استغناؤه عن الناس بەعیزەت بوونیشی ئەوەیە کە شتی خەڵکی نەوێ داوا لە خەڵک نەکا دەستپان نەکاتەوە لە خەڵک خۆی بیخوا. وكان نبي الله داود لا يأكل إلا من عمل يده وكو داود وابي سلامي خواهي لبه كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم هل برهمي دستي خوي خوارد بويا بيغمبران شو نيوجيان كردو بيغمبر يما صلى الله عليه وسلم خواهي قورا فرماني بيكردو يا أيها المزمل أيو كسيك خود بيتشاوتو قم الليل إلا قليلا هستا شو نيوج بك إلا كميكي نبي نصفه أو ينقص منه قليلا نيوي ولا نيوش زياتر شو نيوج بك أو زد عليه وهروها يعني وتا زياتريش بك ورتل القرآن ترتيلا قرآن بجواني وبتجويد وبخوانه.
خی گەورە فەرمی ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا لشوا شو نيش بك سنتك بوتو بلكو خی گەورە بتکاتە مەقامی محمودەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی شەونێژی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر درێژ بوو چکە تێگەیشتۆ بەڕاستی تامەزرۆ بووە بۆ خی گەورە و باڵا دەست تامەزرۆ بۆ قیامەت تامەزرۆ بۆ ئەوەی کە بە تەنیا لەگەڵ خوای خۆیان بێ قسە بکە و بدوێ بپاڕێتەوە داوا بکە حوزەیفە فەرمی ڕزای خوای لێبێ لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژم کرد شەوێکیان سوورەتی بەقەرەی خوێن وتم بەخوا ئێستا لە ئایەتی 100 سوورەتی بەقەرە 286 ئاەتە 2 جزء نیوە وتم بەخوای لە سار ڕکوع بە سبحان الله خوێندی ڕکوعی نەبرد ڕۆی هەتا و کاتێک کە بەقەرە تەواو وتم بەخوای ئێستا ڕکوع بە ڕکوعی نەبرد چوو ئالی عیمرانیشی دەست پێ کرد وتم ئێستا ڕکوع بە سبحان الله ڕکوعی نەبرد نیسائیشی دەست پێ کرد باشە نیسائیشی دەست پێ کرد ئەویشی خوێن سبحان الله اینجا ڕکوعی برد جا بزانە ها 4 جزء بۆ 5 جزئی خوێندووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەو نوێژێکە بزانە ئەچێ بۆ کوێ چەند سەعاتێکی زۆر بە پێوە وەستاوە عایشە فەرمی ڕزای خوای لێبێ ئەوە نەوەستا حەتا و کاتی کە پێیەکانی ئاوسان ئەموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوختو خوای گەورە لە گوناحی لەوە پێش و لەوە دوات خۆش بووە ئەی فەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی نابێ عەبدێکی شکرانە بژێرم بۆ خوای گەورە اینجا وەرە بزانە خوای گەورە و باڵا دەست چەند نیعمەتی بە ئێمەیە سبحان الله یعنی ابن مسعود فەرمێ پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم خورمای خراپیشی دەست نەکە خۆی پێتێرکە ئای خورمای خراپ وەرە تۆ هەموو ئێوارەیە مریشکە خۆی هەموو ئێوارەیە گۆشتە خۆی سەوزەی جوانە خۆی میوەی بەسوودە خۆی ماڵت دەیە سەرمان نابێ گەرمان نابێ جلو پۆشاکت دەیە بە هەمان شێوە سیارەت هەیە خێزان و ماڵت دەیە ئەم هەموو نیعمەتە کە خوای گەورە بە تۆی یاوە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەی نابێ عەبدێکی شکرانە بژێر بم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بووە بۆیە عەبدوڵای کوڕی عومەر ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی وەڵڵای ئەم عەبدوڵایە پیاوێ زۆر چاکە نیعمە الرەجل عەبدوڵڵاه باشترین پیاو عەبدوڵای کوڕی عومەرە لەو کانە یوصەلی باللەیل بەڵام خۆزگە شەو نوێژیە کرد سالمی کوڕی عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب ڕزای خوا لە هەمویان بێ أفرمي فكان ابن عمر بعد ذلك لا ينام من الليل إلا قليلا لو دوا عبد الله كري عمر باوكم مبيني حرشو كم يخو كم ينبوي أنا أخو أويتري شو نيرجيكر سبحان الله پیغمبر صلى الله عليه وسلم ينام أول الليل ويحيي آخره سرتاي شو خوت كوتايكي هلا سايو بزان سبحان الله خواهي قرر فيري كردوه ساعات لە سەرەتای شەوا بخەوە لە دوای نوێژی عیشاوە پێش نیوەی شەو کە ساعات 12 1 ساعت عیلم ئەڵێ بە 3 ساعت وەکوە 1 ساعت خەوتبی وەکوە 3 ساعت تۆ خەوتبی بۆیە سەیرەکەی 2 3 ساعتێکە خەوی کە هەڵەسی زۆر پڕ بوویت تێر و تەسەل تێرخەو بوویت بەڵام بەداخەوە ئێمە شەو نەخۆنیەکەین سەرەتای شەو ناخەوین بە خەبەری کۆتایی شەو خەوتوین نووسوین تا بە ئەندازەیە نەک کابرا شەو نوێژەکەی فۆتێ کورە هەر نوێژی بەیانی شێفەوتێ ذكر عند النبي صلى الله عليه وسلم رجل نام حتى أصبح قال ذاك رجل بال الشيطان في أذنيه أو قال في أذنه فرمي للاي پیغمبر صلى الله عليه وسلم باسي بياوي كراك حتى بياني خوت فرمي أو الشيطان ذاك رجل بال الشيطان في أذنيه أو قال في أذنه أو الشيطان ميزيكرو هردو جويو يعني ميزيكرو جويو كيو أو الشيطان أو إلي كردو خواب من باريس بوي بالراستي زۆر گەورەیە ئینسان هەستی هەردە ئاەت بخوێنێ سبحان الله يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم من قام بعشر آيات لم يكتب من الغافلين هەردە ئاەت بخوێنە خوای گەورە ئەنووسێ کە ئەم کەسە غافڵەکان نییە ئەگەر کەسە 100 ئاەت بخوێنێ ومن قام ب100 آية كتب من القانطين قانتين ببورن و هەر کەسە 100 ئاەت بخوێنێ خوای گەورە ئەنووسێ و کەسە لەو کەسانەیە کە قانیتە واتە شەو بە پێوە وەستاوە بۆ خوای گەورە بە بێدەنگی شو نوێژەکە ومن قام ب1000 آية كتب من المقنطرين وهر کەسێ 1000 ئاەت بخوێنێ لە شەوێکە ئەوە بەڕاستی لەو کەسانە ئەنووسرێکە خوای گەورە خێر و بێرێکی زۆر زۆری پێیاون بەقەی شاخێ ما شاء الله تبارك الله عائشة فرمي رضاي خوای لێبێ ما كان رسول الله صلى الله عليه وسلم يزيد في رمضان ولا في غير رمضان على 11 ركعة پیغمبر صلى الله عليه وسلم لرمضان وغير رمضان لا ينظر كازياتي نكردو ينظر ركعت 8 ركعات شەو نوێژ و 3 ركعتی ژوەتریە کرد
ئەبوو هورێرە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری کردم بە سێ شت هاوڕێ خۆشەویستەکەم وأن أوتر قبل أن أنام لسيما فرمي بيجوي بخوم وتر بكم بوي بيغمر فرمي صلى الله عليه وسلم كي حزكاك أخيري شو هستي باوكاته وتر بكا وكي أترسيك أو كات خبري نبي توبا وتركي بكا بوي دواني يجي عشاء روشتو تواني وتركو بكي أجر شو خبر بوا أو شو نيوش بكا كان يتوانيت يتر وتر مكروش كبيغمر لا وترانا في ليلة دو وتر للشويك ناكري يعني دوای عیشا تۆ ئەگەر وەترەکەت بکەی شەو هەستای ئاسایە نوێژ بکەی قوفڵی نەکردووە بەڵام وەتر مەکەرەوە چکە دوو وەتر لە شەوێکە ناکرێ و ئینسان ئەگەر وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وای کردووە ئەگەر زانی بێتی بەیانی نزیکە ئەو کاتێک سەراتووە بەچی کردوێتی بە یەک ڕکات شەو نوێژی کردووە بۆیە لە ڕەمەزانیشا أم شو نجاء بالتراويح بيغمر فرمي صلى الله عليه وسلم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هركسي رمضان هستي شو نيوش بكا تراويح حقيبك بإيمانه وبشاوروان كردني أجرك وخاي يقول لها مو جناحي لو بيشي خوش بي خاي يقول بك بنسيب من لو كسان بينك شو نيوجكين بتابتي للرمضان لقال إمامة وكو حديثك فرمي هركسي لەگەڵ ئیمامەکەی خۆی شەو یعنی تەراویحەکە تەواو بکە هەتا ئیمام تەواو بێ لەگەڵ یابێ ئەوە قیامێکی لەیل یعنی شەو نوێژێکی تەواوی بۆ نووسراوە خوای گەورە یارمەتیمان با ئینشاءالله لە ئەهلی شەو نوێژ بین لە ئەهلیکی خەڵکی خراپ نەبین لەوکو لە ئیمام ئەحمەد باسییان کرد کابرایەک وەتر ناکە فەرمی ئەوە پیاوە خراپە لەو کەسانە بین کە شەو نوێژەکەن لەو کەسانە بین کە خوای گەورە و باڵا دەست ئەیان نووسێ کە ئەمانە بێ ئاگان نین بەڵکو کەسانێکی بە ئاگان لەو کەسانە بین کە قانیتن شەو بە پێوە نوێژەکەن بۆ خوای گەورە و باڵا دەست و وەستاون لەو کەسانە بین کە لێپاڕینەوە داوای ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە ئەکەین داوای ئەوە ئەکەین کە خوای گەورە لە قیامەتا سزامان نەیە لە دنیا سزامان نەیە خوای گەورە بیکا بەنسیبی هەموو لایەکمان والحمد لله رب العالمين وبارك الله فيكم الذين آمنوا وتطمئن